لە ئاسایی حکومڕانی پارتی وێکێتی و لە پاڵ قەیرانە جۆراوجۆرەکانی هەرێمی کوردستان قەیرانی کارەبایەکێکە لەو قەیرانانەی کە بە درێژایی حکومڕانی کوردی بەرۆکی وڵاتیان بەرنادات. لە سەرەتای وەرزی زستانەوە ژمارەیەکی بەرچاوی گەڕەکەکانی سلێمانی بە تایبەت گەڕەکە میلیەکان شەوانە بەشێک لە ماڵەکان کارەبایان نەبوو. کاتێ پەیوەندیان بە بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانیەوە دەکرد و دەیان پرسی بۆ بەشێک لە ماڵەکان کارەبایان هەیە و بەشەکەی دیکە نیانە. کارەبای سلێمانی پێی دەوتن سەرە محاویلەتانە. بەمەش دۆخی کارەبا گەڕایەوە بۆ نزیکەی 10 ساڵ پێش ئێستا و جارێکی دیکە هاوڵاتیان بە سەرە محاویلە شاد بوونەوە. بەڵام ئەمجار جیاواز لە جاران لە جێگەی شەوێک لە هەفتەیەکدا 2 شەو لە هەفتەیەکدا سەرە محاویلەیە. ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی کۆبوونەوەی ژمارە 56 خۆی ئەنجامدا و دوای گفتوگۆیەکی چڕوپڕ سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەیاند کەمی کارەبا هۆکارەکەی پێنەدانی غازە لەلایەن حکوومەتەوە با وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا. یەکێک لە هۆکارە گرنگەکانەوە بوو کە کەمی کارەبا نەبوونی غازە دابینکردنی غاز و گازە بۆ ویزگەکانی بەرهەمهێنانی کارەبا لە سنووری پارێزگای سلێمانی. بۆیە ئێمە لێرەوە جاریشتر داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەتی کارەبا دەکەین کە هەوڵێکی زیاتر بدرێ بۆ ئەوەی پێداویستیەکانی بەرهەمهێنانی کارەبا دابین بکرێ. بەڕێوەبەری کارەبای سلێمانیش سەرە محاویلە بۆ خراببوونی فیدەرەکانی کارەبا دەگەڕێنێتەوە. بابەتی سەرمەحەویلەیەمە لە سەدا 20 بۆ 25 شاری سلێمانی سەرمەحەویلەیە هەیە. ئەمەش بۆ ئۆڤەرلۆدی فیدەرەکانمان نەگەڕێتەوە نەک مەحەویلەکان. دیارە ئێمە لە قەیرانی دارایی نەماتوانیوە وێزگەی زیاتر وێزگەی دابشکردنی زیاتر لە شاری سلێمانیە دابنین کەەوە بە بودجەیەکی گەورە ئەکرێت. ئەو فیدرانی کە هەمانەرە و فیدرێ و هاوڵاتیان زیاکەن و هاوبەشەکانمان زیاکات بۆیە لەسەر نفسی فیدر لەوانەیە ساڵانی پێشوو چەند هەزار ماڵی هەبوو ئێستا دووقات و سێقاتە بۆیە چارمانیە تەنها بێ بە سەرمەحەویلە چارەسەری بکەن. کارمان بۆ کردووە ئەو پلانانی کە بۆ میشە هەیە دیارە درێژخایانن بە مانگ و دوومان ناکرێت. لە ڕۆژهەڵاتی سلێمانی کێشەمان زۆرە لە ڕۆژانی داهاتووە ئینشەڵڵا چارەسەر بێت. لەو گەڕەکانەی ترکە هەیە تەنها هەژارنشینین بەڵکو ئەم حاڵەتە هەموو فیەکانی خەڵکی گرتوێتەوە لە گەڕەکە هەژارنشەکانە لە هایکۆس و لۆکەسەکانیشایە. لەبەرەوە پلانمان هەیە ئینشەڵڵا ئەم ساڵ نیوەی ئەو کێشانە چارەسەرەکەن و ساڵی داهاتووش بەکردنەوەی چەند وێزگەی لە پارێزگای سلێمانی بەڵکو ئەوش چارەسەر بێ کۆتایی بێت. ئێمە بە ڕاستپاردەکانی خۆمان دەدەین بە ئەنجومەنی وەزیران بۆ دابینکردنی پێداویستیەکانی بەرهەمهێنانی وزگەی کارەبا لە سنووری پارێزگای سلێمان. ئەو کارەبایە کاتە 24 ساعات لەکوێوە هاتووە لەکوێ سوتەمەنیەکەی 28 ساڵە بەرپرسانی حزبی و حکومی یەکێتی و پارتی بەڵێنی چارەسەری قەیرانی کارەبا دەدەن. هەندێکیشیان باسییان لە هەناردەکردنی کارەبای هەرێم بۆ دەرەوە دەکرد. بەڵام لە ئێستادا سەر ڕای ئەو کاژمێرە کارەبایانی مۆلیدە ئەهلەکان دابینی دەکەن کارەبای حکومی لە قەیرانێکی قوڵدایە. وەک چاودێرانی ئاماژەی پێ دەکەن هاوڵاتیان باجی بێدەنگی خۆیان و بێویژدانی بەرپرسانی هەرێم دەدەن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.